سەڵاتان لێبێ قوتابیانی خۆشەویست، دەست دەکەین بە تۆمارکردنی بابەتەکانی بیرکاری پۆلینۆ و هەروەها شکارکردنی ڕاهێنانەکان و هەروەها لەگەڵ شکارکردنی پرسیارەکانی وزاری پشتیوان بەخوای گەورە. دێینە سەر وانەی یەکەم لە بەشی یەکەم، ئەویش چییە؟ ڕێژی دوو زەمانەیە. سەرەتا بزانین هێمای ڕێک چۆنە. وەک دەزانین ئەوە بریتە چ هێمای ڕێژی دووجە. هەر کاتێک ئەو هێمان دیت لە شوێنێک ئەوە چیە؟ هێمای ڕێژی دووجایە. سەرەتا ئەمە بزانین چەند زۆر ڕێگمان هەیە؟ دوو زۆر ڕێگمانەیە. ڕێگە تەواوەکانمان هەیە و هەروەها ڕێگە لەگەڵ ڕێگە نەتەواوەکان. ڕێگە تەواوەکان چیە؟ لۆ نمونە ئێمە ڕێژی 16مان هەیە، ئەو ڕێگانەی کە بە ئەو ژمارانەی کە بە ئاسانی لێژە ڕێک دێنن دەرەوە. لۆ نمونە ڕێژی 16 چەندە دەکاتە چەند دەکاتە کوب زام چەند دەکات؟ وەرە دوو ژمارەم بدێ بکاتە 16، دوو ژمارەی وەکو یەک. ئەگەر دقت دەین چەند جاران چەند؟ 4 جاران چەند دەکاتە 16، کەواتە ڕێژی 16مان دەکاتە چەند؟ دەکاتە 4. کەواتەوە ڕێگەشی چییە؟ ڕێگەشی تەواوە. وەروە چتێمان هەیە؟ ڕێگە ناتەواوەکانمان هەیە. ڕێژی ناتەواو چی؟ هەر لە ناوەکەی ڕادیارە. چییە ناتەواوە؟ یعنی ئەو ڕێگانەی کە ناتوانین بە ئاسانی لێژێر، ئەو ژمارانەی کە ناتوانن بە ئاسانی لێژێر ڕێک بێنە دەرەوە. لۆ نمونە ئەمە ڕێژی سێمانەیە، ناتوانین بە ئاسانی ئەوە لێژێر ڕێک دێرین دەربێنین. پێویستمان بە چییە؟ پێویستمان بە بژمێرە حاسیبە لەوەی کە بتوانین لێژێر ڕێژی دەرین. کەواتەوە ڕێگەی چییە؟ ڕێژی ناتەواوە. ئەوە چییە؟ ڕێگە تەواوەکان. چمان هەیە؟ ئێستا لۆ نمونە ئەمە کۆمەڵێک ژمارەمان لێرە نووسیە، ئەو ژمارانەی کە ڕێژی دووجان هەیە پێویستە ئەو ژمارانە بزانی کە ڕێژی دووجان هەیە، چونکە پێویست پێبی لە تاقیکردنەوە. ڕێژی یەک دەکاتە چەند؟ دەکاتە یەک. کوب زام دەکاتە یەک. دوو ژمارەی وەکو یەکم بدێ کە بکاتە یەک. چەند جاران چەند؟ یەک جاران یەک. کەواتە ڕێژی یەکم چەندە؟ یەک. و هەروەها ڕێژی 4. ڕێژی 4 دەکاتە چەند؟ دەکاتە 2. چۆن بزانم دەکاتە 2؟ وەرە دوو ژمارەی وەکو یەکم بدێ کە بکاتە 4. چەند جاران چەند؟ 2 جارانی 2. کەواتە ڕێژی 4 دەکاتە چەند؟ دەکاتە 2. هەروەها ڕێژی 9. ڕێژی 9 دەکاتە چەند؟ کوب زام دەکاتە 3. دەبێت دوو ژمارەت هەبی وەکو یەک بی بکاتە 9. چەند جاران چەند؟ 3 جارانی 3. بە هەمان شێوەش ئەوانە پێویستە بزانی هەتا ڕێژی 225 ئەوانە پێویستە بزانی. باسی ڕاهێنانەکان لەم وانەیە ناکەین، چونکە پرسیاری نیشتیمانی لەم وانەیە بەم شێوەیە دێتەوە، بۆیە تەنها پرسیاری نیشتیمانی ساڵەکانی پێشتر شکار دەکەین. پرسیاری نیشتیمانی لەم وانەیە بەم جۆرە دێتەوە. چ دەداتێ؟ ڕێگەکە دەداتێ. لۆ دەڵێتە تۆ ڕێژی ژمارەیەک، ڕێژی ژمارەکە دەداتێ، دەڵێت دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواو، داوای ئەو دوو ژمارەت لێ دەکا. یان بە چ جۆرە بێتەوە؟ دەڵێ کام بڕ بەهاکەی دەکەوێتە نێوان دوو ژمارە. دوو ژمارەکە دەداتێ، داوای چ دەکات؟ داوای ڕێگەکە دەکات. بەم شێوەیە ئەڵێ چ پرسیاری یەکەممان هەیە؟ ئەوە پرسیاری نیشتیمانیە ساڵی 2012-2013 داهاتووتەوە. ئەڵێ کام بڕ دەکەوێتە نێوان دوو ژمارەی تەواوی 11 و 12. ئەمە چ دەکەین؟ چۆن بزانین کە ئەمە بڕ دەکەوێتە نێوان ئەو دوو ژمارەیە؟ چ دەکەین؟ سوود لەو دوو ژمارەی وەردەگرین. چ دەکەین؟ ئەو 11ەکەی ئەو ژمارەی جارانی خۆت بکەوە. 11 جاران 11 دەکاتە چەند؟ دەکاتە 121. هەروەها چ؟ 12 جاران 12 دەکاتە چەند؟ 144. ئەو جاوەرە لە هەڵبژانەکان تەمەشاکە بزانە کامە لەم ژماران دەکەوێتە نێوان 121 و 144. ئێستا لۆ نمونە 131مان هەیە. ئایا 131 دەکەوێتە نێوان 121 و 144؟ بەڵێ. کەواتە ڕاستەوخۆ ئەی دەبێتە وەڵامی ڕاست. بی 102 دەکەوێتە نێوان 121 و 144؟ نەخێر. 150 بە هەمان شێوە ناکەوێتە نێوان 170 بە هەمان شێوە ناکەوێتە نێوانیان. یاخود دەڵێت یاخود ژمارە ڕێژی 55 ڕێژی 55 دەداتێ، دەڵێت دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو. بە هەمان شێوە چ دەکرێت و سوود لە هەڵبژارنەکان وەردەگری. لە پرسیاری یەکەم دوو ژمارەکەی دابووت و داوای ڕێگەکەی کردبوو، بەڵام بە پرسیاری دووەم ڕێگەکە دەداتێ، داوای دوو ژمارەکە دەکات. بە هەمان شێوە دەی چ دەکەی لە هەڵبژارنەکان؟ ئێستا لێر 5 و 6مان هەیە. 5ەکەی جارانی خۆیکەوە 5 جاران 5 دەکاتە 25. 6 جاران 6 دەکاتە 36. ئایا 55 دەکەوێتە نێوان 25 و 36؟ نەخێر، گەورەترە. کەواتە لۆمارێ. بیمان هەیە، وەرتاقیکەوە 7 جاران 7 دەکاتە چەند؟ دەکاتە 49. 8 جاران 8 دەکاتە 64.
ئایا ڕەجی 55 دەکەوێتە نێوان 49 و 64 بەڵێ دەکەوێتە نێوانیان کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. چمان هەیە ئەو جارەی ڕەجی 72مان هەیە دەڵێ دەکەوێتە نێوان کام ژمارەی تەواو وەرە تەمەشا کە بزانە پێش ڕێگەکەی چی لە پێشە موجبە یان سالبە مادام هیچ نیشانێک لە پێش نیە کەواتە موجبە کەواتە وەرە لاڵبژارنەکان ئەوی سالبی تێدا تەرکە سەرێرە بیمان سالبیەکە کەواتە ڕاستەوخۆ بیتەرکە ئەو جۆرە لاڵبژارنی ئەی دەستپێکە 7 دەکاتە چەند 49 8 دەکاتە چەند 64 ئایا 72 دەکەوێتە نێوان 49 و 64 نەخێر کەواتە ئەی نابیتە وەڵامی ڕاست. 30 تاقیەوە 6 36 دەکا 7 دەکاتە چەند دەکاتە 48 49 نەکەی خەڵەتکەی ئایا 72 دەکاتە نێوان 36 و 49 نەخێر کەواتە چماوە دیماوە کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. وەرە بزانە 8 دەکاتە 64 9 دەکاتە 81 ئایا 72 دەکەوێتە نێوانیان بەڵێ بەدڵنیایەوە کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. ئەو جارەی پرسیاری چوارەمان هەیە ئەڵێ ڕەجی 52 بە سالب دەکەوێتە نێوان کام دژمارەی تەواو لاڵبژارنەکان هەموو سالبیان تێدایە کەواتە دەبی هەمووان تاقیەوە 4 دەکاتە چەند دەکاتە 16 سالبەکەی دانێەوە 5 دەکاتە 25 بە سالب ئایا سالب ڕەجی 52 دەکەوێتە نێوان سالب 16 و سالب 25 نەخێر کەواتە نابیتە وەڵام 20 تاقیەوە 5 دەکاتە چەند 25 سالبەکەی دانێ و 36 کوڕ هەرزەڵاتی وەڵا گونا 7 دەرەجە لێ دەست خۆت دەی ئایا ڕەژی 52 بە سالب دەکەوێتە نێوان سالب 25 و 36 نەخێر ناکەوێتە نێوانیان 30 تاقیەوە بە هەمان شێوە وەرەدی تاقیەوە سالب 7 دەکاتە چەند دەکاتە 49 8 دەکاتە 64 ئایا سالب 49 سالب 64 سالب 52 دەکەوێتە نێوان ئەو دوانە بەڵێ کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری پێنجەمانەیە ئەڵێ کام بەر دەکەوێتە نێوان دوژماری تەواوی 7 و 8 بە هەمان شەو دیسان سوود لەو دوژمارەی وەردەگرین جارانی خۆیان دەکەی و تەواو هیچ تێدانە ینی گونا هەتوو بڵێ لە ئەسیلەی و پرسیارەتە بێتەوە 2 دەرەجە لێ دەست خۆت دەی 7 دەکاتە چەند دەکاتە 49 8 دەکاتە چەند 64 وەرە بزانە کامە لەو ڕێگانە دەکەوێتە نێوانیان 130 دەکەوێتە نێوان 49 و 64 نەخێر گەورەترە 72 بە هەمان شێوە گەورەترە 102 بە هەمان شێوە گەورەترە ڕەژی 55 بە هەمان شێوە گەورەتر نیە بەڵکو دەکەوێتە نێوانیان کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. ئەوە لێرە سەلام عەلەیکم قوتابیانی بەڕێز لە ڤیدیۆ ئەمجارە دەینە سەروانەی دووەم لە بەشی یەکەم لێکدان و دابەشکردنی بڕە ڕەجەکان بە شێوێکی گشتی باز دەکەین و هەروەها ئینشەڵڵا هەوڵدەین ڕاهێنانەکان شیکار بکەین و هەروەها لەگەڵ پرسیاری نیشتیمانیەکانی ساڵانی پێشتر دەین بزانین لێرە تێبینێکمان نووسی ئەڵێ چە بڕی ڕێک لەسەر سادەترین شێوە دەبێت ئەگەر هات و ژێڕەک هیچ هاوکۆلکێکی دووجای تەواوی تێدا نەبێت مەبەستمان چێ لێرە ئێستا لۆ نمونە ئەمە لۆ نمونە ئێستا گەر بڵێین ڕەجی 16 ئایا 16 ڕەجی هەیە من نازانم کە ڕەجی هەیە یاننا بەڵام دەم چ دەکەم بۆی ئەوەی جاران دوو ژمارەی دەبینمەوە کە وەکو یەک بێت جاران یەک بکەی بکاتە 16 چەند جاران چەندمان هەیە کە بکاتە 16 4 جاران 4 کەواتە ڕەجی 16مان چەندە کەواتە ڕەجی 16مان دەکاتە 4 ئێستا لێرە توانیمان بە سادەترین شێوە بنووسین بەڵام هەندێک ژمارەمان هەیە ناتوانێت ڕاستەوخۆ سادەی بکەین ئێستا لۆ نمونە 12 ئایا هیچ ژمارەی وەکو یەک هەیە جارانێک کە بکاتە 12 نەخێر هیچ ژمارەی وەکو یەکمان نییە کەواتە دەبی چ بکەین دەبی هەوڵ بدەین کە زیاتر سادەی بکەین چۆن زیاتر سادەی بکەین دوو ژمارەی دەدۆزینەوە کە ژمارەیەک ڕەجی هەبێ ژمارەی ڕەجی نەبێ لێکدانیان کەی بکاتە 12 ئێستا چەند جاران چەندمان دەکاتە 12 3 جاران 4 دەکاتە 12 هەروەها 2 جاران 6 هەروەها دەکاتە 12 ئێستا لێرە ئەمە ناتوانین بە کەیفی خۆمان بڕین وڵا ئەو دوو ژمارەیە هەڵدەبژێرین یان ئەو دوو ژمارەی هەڵدەبژێرین لێرە ناکرێت بە کەیفی خۆتنی لەبەر چی چونکە ئەتوو ژمارەیەک دوو ژمارە هەڵدەبژێری کە یەک ڕەجی هەبێ یەک نەیبێ ئێستا لۆ نمونە 2 ئەگەر 2 شەشەکەی هەڵبژێرین ئایا 2 ڕەجی هەیە نەخێر ئایا شەشەکە ڕەجی هەیە نەخێر کەواتە من ناتوانمەوەی وەرگرم
ئەدی چ دەکەی شکری خوای دەکەی کە چ هەیە 3004 هەیە کەواتە 3004ەکە هەڵە بژەی لەبەرتی چونکە سەیەکە ڕەجی نییە بەڵام 4ەکە هەیتی لە نمونونەکان ئیشەڵڵا بە تەفاسیلی باز دەکەین. هەروەها لێرە چمان هەیە ئەمە لێرە کۆمەڵێک یاسامان هەیە بۆ ئەوی بزانین لە نمونونەکان ئیشمان پێ دەبی لێرە لێ سەرەتا باز دەکەین ئەڵێ چە ئەگەر با و جیم چ بن ئەگەر با و جیم دوو ژمارەی ڕاستی موجب بن ئێستا لۆ نمونە باکە ژمارەیەک بێ و جیمەکەش ژمارەیەک بیجە هەر ژمارەیەک بی بڵێ ڕەجی بە جاران جیم ئەوە دەتوانین چ بکەی ئەو ڕێگەی بەیەکسانی جارێک بدێ باەکەی جارەشیش بدێ جیمەکەی هەروەها ئەتوانی ئەگەر لە پرسیارش لۆ نمونە ڕەجی با و جاران ڕەجی جیم بوو ئەتوانی ئەو دوو ڕێگەی بکێ یەک ڕەگ ئێستا ئەگەر لە نمونەی باسکەین باشتر ئەگەر لۆ نمونە ئەمە ڕەجی 5مان هەبی جاران ڕەجی 3مان هەبی مەبەستی چیە لێرە ئەو ڕێگەی ئەتوانین بدەینە هەردوو ژمارەکەی ئەڵێن ڕەجی 5 جاران ڕەجی 3 و هەروە ئەگەر لۆ نمونە لە پرسیارش کە بڵێ ڕەجی 3 جاران ڕەجی 4 ئەو دوو ڕێگەی چ لێ ئەەکەینە یەک ڕەگ 3 ئەنووسی 3 لێکدانەکەی 4 واتە بە کوردێکی چ بوو ئەگەر لە پرسیار یەک ڕەگمان هەبوو دەکەینە چە دەکەینە دوو ڕەگ دابەشی دەکەین لە هەردوو ژمارەکەی ئەگەر دوو ڕەگمان هەبوو دەکەینەوە یەک ڕەگ ژمارەکان دێنینەوە دەنیشتێکتی و هەروەها ئەوە لە کردداری لێکدان لە کردداری دابەشش بە هەمان شێوە ئێستامە ڕەجی بە لەسەر جیممان هەیە یەک ڕەگمان هەیە کەواتە چ دەکەین دەین ڕەگەکەی دابەش دەکەین جارێک دەدەینە باەکەی هەروەها جارەکەش دەدەینە جیمەکەی بچیت کەمانێ ئێستا لۆ نمونە ڕەجی بە توان دوو یەکسانە بە چ یەکسانە بە لەبەرچی چونکە توان دوو هەمیشە لەگەڵ ڕێگەی کوور دەبیتەوە کەواتە چ دەمێنیتەوە تەنها بە ئێستا لۆ نمونە بڵێتەمە ڕەجی 3 بەتوانی دوو هەمیشە هەر کاتێک توان دوو ڕێگت پێکەوە دیت ئەوانە دژیەکە لەگە یەکتری دەڕۆن لە هەر شوێنێک بی ڕێگەکە لەگە توانەکەی دەڕۆ تەنها 3 دەمێنێتەوە هەروەها چمان هەیە بە هەمان شێوە ڕەجی بە توان دوو توانەکە لەگە ڕێگەکەی دەڕۆ یەکسانە بە ئەوجا با چ بکەین ئەوجا با بینە سەر نمونونەکان نمونە یەکمان هەیە ئەڵێ چ هەرێک لەم بڕانە سادە بکە ئەم نمونەی پێشتر لە نیشتمانیش کە هاتۆتەوە دێن چ دەکەین یەکسانە تەماشاکە مەچمان هەیە یەک ڕەگمان هەیە مادام یەک ڕەگمان هەیە دەبی چ بکەین لەسەری باسمان کرد گوت مەگەڕ یەک ڕەگمان هەبوو دەکەینە چەند دەکەینە دوو ڕەگ بەڵام پێش ئەوەی بکەینە دوو ڕەگ دەبی چ بکەین بزان ئایا ژمارەکە ڕاستەخۆ لەژێر ڕەگ دێتە دەریانە ژمارەکەمان 18 ئایا 18 ڕەجی هەیە دوو ژمارە یەکویەکەی مێ بکاتە 18 نەخێر نییە ئەتی چ بکەم شکری خوای دەکەی دەی دوو ژمارەی وەردەگری کە زارانەیەکی بکاتە 18 کە وەکو یەکشنە بن احتیاجیە چەند جاران چەند 3 جاران 6مان هەیە کە دەکاتە 18 هەروەها چیت کەمان هەیە 3 جاران 6مان هەیە لەگەر دوو جارانی 9مان هەیە کە بکاتە 18 ئەو جارە ئەمە چ دەکەین دێن یەک لەو دوو ژمارانە وەردەگرین ئایا 3 جاران 6ەکەی وەرگرین یان دوو جارانەکەی بە کەیفی خۆتی نەخێرە و بازاڕە نیەت و بە کەیفی خۆت ناوکەوی دەبی چ بکەی لێرە 3 ڕەجی هەیە نەخێر 6 ڕەجی هەیە نەخێر کەواتە ئەو دوانە وەرناگرم چ وەردەگرم دوو جارانی 9 لەژێر ڕەجی دەنووسم چ دوو جارانی 9 ئەو جا یەکسانە گوتم چ دەکەم ئەو جارەی یەک ڕەگمان هەیە دەکەینە چ دەکەینە خێر جارێک لۆ دووەکەی جارێک لۆ نۆیەکەی کەواتە ڕەجی دوو جاران ڕەجی 9 ئەو جا یەکسانە ئێستا ڕەگەکەمان تەوزیح کرد جارێک دامانە دووەکەی جارێکش دامانە نۆیەکەی ئەو جا دێین چ دەکەین بزانین ئەو دوو ژمارە ئایا ڕەجی هەیە یان نە چونکە ئەمە گوتن دوو ژمارە دووەکە ڕەجی هەیە یەک نەیبی ئایا دووەکە ڕەجی هەیە نەخێر کە نەیبوو ڕاستەوە خۆ دووەکەی بەڕگەوە دەنووسیەوە ئاگادار بە نەچی بەس دووەکەی لێرە بنووسی ئەگەر ڕەجی نەبوو ڕاستەوە خۆ بەڕگەوە دەنووسیەوە ئەو جارەی ڕەجی نۆتەیە ئایا 9 ڕەجی هەیە بەڵێ چەندە ڕەجی 9 دەکاتە 3 کەواتە ڕاستەخۆ سێکە لێرە دەنووسمەوە کەواتە وەڵامەکەمان دەکاتە چەند 2 ڕەجی 3 ئەوە لەقی ئەلف ئەگەر لەوەی تێنەگەیشتبی ئیشەڵە نمونونەکان زیاتر باز دەکەین تێدەگەی چمان هەیە نمونەی بە ئەمان هەیە ڕەجی 5 لەسەر 9 ڕەجی 5 لەسەر 9
طبعا ئەو ڕەگەلۆ هەموویە باشە ئاگادار بە. ڕەجی 5 لەسەر 9 بە هەر جوان بنووسم خوا نووسین ڕەجی 5 لەسەر 9 گوتمان چ لە سەرێ باسمان کرد گوتمان ئەگەر یەک ڕەگمان هەبوو دەدەینە هەردوو سەری خوارێ کارتەکەی دەنووسینەوە دەنووسین ڕەجی 5 جارەکە ڕەگەلۆ 5ەکەی جارێکش ڕەگەکە لۆ 9ەکەی ئەو لە دەڵێن یەکسانە. ئایا 5 ڕەجی هەیە؟ نەخێر نیتی کەواتە ڕەجی 5ەکەی وەک خۆ دەنووسمەوە ئاگادار کە دەبی ڕەگەکەش بنووسیەوە. ئەو جارە ئایا 9 ڕەجی هەیە؟ بەڵێ ڕەجی 9 دەکاتە چەند؟ دەکاتە 3 لەبەرچی دەکاتە 3 چونکە دوو ژمارەی وەکو یەکم هەیە دەکاتە 3 چەندە؟ ئەوش 3 جاران 3. هەروەها چیتکەم هەیە نمونەی جیمم هەیە کە ئەڵێ ڕەجی 8 لەسەر 25 با لێرە بنووسین ڕەجی 8 لەسەر ڕەجی 25. گوتمان ئەگەر دوو ڕەگمان هەبوو دەکەینە چ؟ دەکەینە یەک ڕەگ. لە منوەکانی دابێ ئیشەڵا خەتوەکان هەندێک ئەپەڕێنین چونکە با زیاتر دوور درێژن بەڵام لێرە لۆیە باسەکەم لەوەی هەتا تێدەگەی. گوتمان دوو ڕەگمان هەیە دەکەینە چ؟ دەکەینە یەک ڕەگ. ئەوجا وەرە بزانە 8 کە ڕەجی هەیە 25 کە ڕەجی هەیە یاخود نا بەسەرەتا با بنووسین 8 کە لێرە ئەنووسین وەکو خۆ 25 کەش لێرە ئەنووسین وەکو خۆ. چمان کرد دوو ڕەگمان هەبوو گوتمان ئەگەر دوو ڕەگمان هەبی دەکەینە یەک ڕەگ ئەو کردمانەوە یەک ڕەگ. ئەو جارێ بزانین 8 و 25 کە ڕەجی هەیە یان نە. ئەوجا چ دەکەین؟ دێین ئایا 25 ڕەجی هەیە؟ بەڵێ ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5 کەواتە ڕاستەوخۆ لەژێر ڕەگەکەی دەردێنین دەنووسین چەند؟ دەنووسین 5. ئەی 8 کە بزانین 8 ڕەجی هەیە یان نا دوو ژمارەی وەکو یەکم نییە بکاتە 8 کەواتە دێم چ دەکەم؟ دێم دوو ژمارە وەردەگرم کە بکاتە 8 بەمەرجەکەیەک ڕەجی هەبی ژمارێک ڕەجی نەبی. چەند جاران چەند؟ 5 جارانی 16 هەیە کە دەکاتە 8 5 جاران 16. ئەوجا دەڵێم یەکسانە. 5 ئەو ڕەجی هەبوو ڕاستەخۆ لەژێر کەرتەکەی دەنووسمەوە. ئەوجا ئەڵێم چێ لەسەری کەرتەکەی ئایا 5 ڕەجی هەیە؟ نەخێر کەواتە دەنووسم ڕەجی 5. ئایا 16 ڕەجی هەیە؟ بەڵێ کە ڕەجی هەبوو لێرە نانووسم ڕاستەخۆ دیمە پێش ڕەگەکەی جوانتر ئەنووسم ڕەجی 16 دەکاتە چەند؟ دەکاتە 4 کەواتە وەڵامەکەم کردێتێت 4 ڕەجی 5 لەسەر 5. تێبینێکمان هەیە لێرە ئەڵێ چێ تێبینێکەمان ئەڵێ ئەگەر ژمارەیەک ڕەجی دوو جای نەبێت ئەوە ئەگەر لە توانادا بوو سادەی دەکەین دوو ژمارە وەردەگرین ژمارەیەک ڕەجی هەبی ژمارەیەکش ڕەجی نەبوو. مەبەستی لێرەیە وەک باسمان کرد بەڵام ژمارەش هەیە ڕەجی نییە ئەگەر ڕەجی نەبوو چ دەکەین؟ ئەوە هەروە لێ دەگەڕێ. ئێستا لەو نمونە ڕەجی 7 هەیە ئەگەر بێت و ڕەجی 7 سادە بکەین ئەوە چەندی محاولە بکەین ناتوانین سادەی بکەین لەبەرچی چونکە 7 ڕەجی نییە هەروها دوو ژمارەشمان نییە کە یەک ڕەجی هەبی یەک ڕەجی نەیبی بکاتە 7 کەواتە چ دەکەین؟ ڕاستەخۆ وازی لێدین لەوەی سادەتر نابی. دەینە سەر نمونەی دووەممان هەیە ئەڵێ چ لێکدان و دابەشکردنی ڕەگەکان. ئەلیف ئەڵێ چ؟ ئەڵێ ڕەجی دوو جاران ڕەجی 8 هەیە. دەین چ دەکەین لێرە گوتمان ئەگەر دوو ڕەگمان هەبوو چ دەکەین؟ دەکەینە یەک ڕەگ. دەکەینە یەک ڕەگ. یەک ڕەجی دەنووسینەوە دووەکە وەکو خۆ لێکدانەکە وەکو خۆ 8ەکەش وەکو خۆ. ئەو جارەکەی دەنووسینەوە ئەڵێ چ؟ دوو جاران 8 دەکاتە چەند؟ دوو جاران 8 دەکاتە چەند؟ دەکاتە 36. ئایا 36 ڕەجی هەیە؟ بەڵێ ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6 کەواتە لەوەی زیاتر ناتوانین سادە بکەین. ئێستا گەر 36 ڕەجی نەبا چمان دەکرد؟ هەوڵمان دەدا دوو ژمارەی وەرگرین زیاتر سادەمانە کرد بەڵام لێرە 36 ڕەجی هەیە کەواتە ڕاستەوخۆ وازی لێدینین. چمان کرد لێرە دوو ڕەگمان هەبوو ڕەگەی دوومان هەبوو لێکدانی ڕەجی 8 هەبوو ڕاستەخۆ کردمانەوە یەک ڕەگ دووەکەمان نووسیەوە لێکدانەکەمان نووسیەوە 8ەکەمانش نووسیەوە دوو جاران 8مان کرد کردیا 36 ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6. ئەو جارێ چمان هەیە دەینە سەر نمونەی بامان هەیە کە ئەڵێ چە ڕەجی 45 لەسەر ڕەجی 20 ڕەجی 45 لەسەر ڕەجی 20
ڕەجی 45 لەسەر ڕەجی 20 گوتمان ئەوە چیە 2 ڕەکە. ڕاستەوخۆ چی دەکەین؟ دەکەینە 1 ڕەک، کردمانەوە 1 ڕەک. ئەوجا دێین چ دەکەین؟ بزانین ئایا 45 ڕەجی هەیە؟ ئایا 45 ڕەجی هەیە؟ نەخێر. کە ڕەجی نەبوو دێین چ دەکەین؟ دەبی دوو ژمارەی وەرگین کە بکاتە 45. ژمارەیەک ڕەجی هەبی، ژمارەیەک ڕەجی نەبێ. چەند جاران چەندمان هەیە دەکاتە 45؟ 5 جاران 9مان هەیە دەکاتە 45 جارواتی کە 3 جارانی 15. ئایا کامە دوو ژمارەی وەرگین؟ ئێستا مە لێرە 3 و 3 جاران 15 دەکەین ناتوانین وەرگین. لەبەر چی؟ چونکە 3 ڕەجی نیە و 15ش ڕەجی نییە. کەواتە چ وەردەگرین؟ 5 جاران 9ەکەی. لەبەر چی؟ چونکە 5ەکە ڕەجی هەیە، 5ەکە ڕەجی نییە عەفوو، بەڵام 9ەکە ڕەجی هەیە. ئەڵێن چ 5 جارانی 9. چمان هەیە لە ژێرەی کرد؟ 20مان هەیە. ئایا 20 ڕەجی هەیە؟ نەخێر نیتی. کە نەیبوو چ بکەین؟ شکری خوای دەکەین. دێین چ دەکەین؟ دوو ژمارەی دەدۆزینەوە بکاتە 20. 2 جاران 10 دەکاتە 20، 4 جاران 5 دەکاتە 20. بەڵام 2 جاران دەکەی ناتوانین. لەبەر چی؟ چونکە ڕەجیان نییە هیچ لەو دوو ژمارەیە. بەڵام 4 جاران 5ەکەی وەردەگرین. لەبەر چی؟ چونکە 4ەکە ڕەجی هەیە بەڵام 5ەکە نیتی. ئەوجا دێین چ دەکەین؟ سادە دەکەین. 5 ڕەجی هەیە؟ نەخێر. کە ڕەجی نەبوو ڕاستەوخۆ بەڕگەوە دەنووسینەوە. ئەو ڕەجی 5. ئایا 9 ڕەجی هەیە؟ بەڵێ. ڕەجی 9 دەکاتە چەند؟ دەکاتە 3. کەواتە دێین چ دەکەین؟ ڕاستەوخۆ دێنینەوە پێش ڕەکەی ئەوە 3. ئەوجا وەرە ژێرەی کرد دەکەین. 4 ڕەجی هەیە؟ بەڵێ. دەکاتە چەند؟ دەکاتە 2. ئەی 5 ڕەجی هەیە؟ نەخێر. کەواتە بەڕگەوە دەبنووسیەوە. هەر ژمارەی کە ڕەگەت لە وەرگرت کە ڕەجی هەبوو ڕاستەوخۆ ڕەگەکەی دەگەنا نووسیەوە ئاگادار بە. بەڵام هەر ژمارەی کە ڕەجی نەبوو بەڕگەوە دەینووسیەوە. ئەوجا لێرە چمان هەیە؟ ڕەجی 5 و ڕەجی 5مان هەیە وەکو یەکە. کەواتە کوور دەکەینەوە. تەنها چ دەمێنێتەوە؟ 3 لەسەر 2. لێرەوە واز دێنین چونکە لەوەی زیاتر سادە نابی. دێنێ سەر ڕاهێنانمان هەیە لاپەڕەتدا. پرسیاری یەکەممان هەیە ئەڵێ چ؟ ئەڵێ ڕەجی 180. ڕەجی 180 سادە بکە. گوتمان چ دەکەین لێرە؟ ئایا 180 ڕەجی هەیە؟ نەخێریتی. کە نەیبوو چ بکەین؟ دەبێت دوو ژمارەی وەرگری بکاتە چ؟ بکاتە 180. دوو ژمارە چەند جاران چەند؟ 5 جاران 36. 5 جاران 36. لەبەر 5 جاران 36مان وەرگرت چونکە 5ەکە ڕەجی نیە بەڵام 36ەکە ڕەجی هەیە. ڕاستەوخۆ ئەمە ئەو هەنگاوی ئەپەڕێنین ڕێگەکەی دابەش ناکەین چونکە قوتابی عادەتەن حەزی لێ چەندی ڕێگای کورتەوی ڕێگای کورتەکەی بەکاربێنی. ڕاستەوخۆ لە 5ەکە ڕەجی هەیە نەخێرنتی. کە نەیبوو بەڕگەوە دەنووسیەوە ئاگادار بە. ڕەجی 36مان دەکاتە چەند؟ دەکاتە 36. عەفوو ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6. کەواتە ڕاستەوخۆ گەیشتینە وەڵامی ڕاست. ئەو جارێ چمان هەیە؟ پرسیاری دووەممان هەیە ڕەجی 40. ڕاستەوخۆ دەبی چ بکەین؟ دیسان کارتەشی عەفوو ڕەگەشی بنووسینەوە. ئایا 40 ڕەجی هەیە؟ نەخێرنیتی. دەبێت دوو ژمارەی وەرگرین بکاتە 40. چەند جاران چەندمان هەیە؟ 4 جارانی 10مان هەیە هەروەها لەگەڵ 2 جارانی 20مان هەیە. چ دەکەین؟ 4 جاران دەکەی وەردەگرین. لەبەر چی؟ چونکە 2 جارەکە ڕەجی هەیە بەڵام 1ەکە ڕەجی نییە. کەواتە ڕاستەوخۆ ئەڵێن 4 جارانی 10. ڕاستەوخۆ بزانە ڕەجیان هەیە. ئایا 4ەکە ڕەجی هەیە؟ بەڵێ. دەکاتە چەند؟ دەکاتە 2. ئایا 1ەکە ڕەجی هەیە؟ نەخێرنیتی. کە ڕەجی نییە ڕاستەوخۆ 1ەکەی بەڕگەوە دەنووسینەوە. 2 ڕەجی 10. لەوەی زیاتر ناتوانین سادە بکەین. ئەو نمونەی یەکەم، ئەوش نمونەی دووەم. نمونەی سێمان هەیە بەڵام لێرە نەمنووسیە، لێرە ئیزافەیەکەم. نمونەی سێم ئەڵێ چ؟ ڕەجی 648. چەندە ژمارەی گەورەیە باوەڕ ناکەم بێتەوە بەڵام هەر شکاری دەکەین. 648 ڕەجی هەیە؟ نەخێرنیتی. کەواتە دەبێت چ بکەم؟ دوو ژمارەی وەرگرم بکاتە 148. چەند جاران چەند دەکاتە 148؟ 2 جارانی 324. 2ەکە ڕەجی نییە بەڵام 324ەکە ڕەجی هەیە. ئەوجا ئەڵێم چ؟ ئایا 2 ڕەجی هەیە؟ نەخێرنیتی. کە نەیبوو بەڕگەوە دەنووسم ڕەجی 2. ئەی ڕەجی 324 دەکاتە چەند؟ دەکاتە 18. کەواتە 18 ڕەجی 2. ئەو جارە دێنە سەر چ؟ پرسیاری چوارەممان هەیە. پرسیاری چوارەممان هەیە ڕاستەوخۆ ئەڵێ چ؟ ڕەجی 17 لەسەر 25. ڕێگەکەی تەوزیح ناکەن. ڕاستەوخۆ ئەڵێن چ؟ ئایا 17 ڕەجی هەیە؟ نەخێرنیتی. کە ڕەجی نییە
ڕاستەوخۆ بەڕێگەوە بنووسەوە. ڕەجی 7 ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5 کە ڕەجی هەیە 5 کە ڕەجی 25 دەکاتە 5 بڕێگەکەی نانووسینەوە ئاگادار بە تەنها دەکاتە تەنها 5ەکەی دەنووسینەوە. ئەو جارەی پرسیاری چەندەمانەیە؟ پرسیاری 5ەمانەیە. ڕاستەوخۆ وڵێن چە 7 لەسەر 16 هەیە 7 ڕەجی هەیە نەخێرنیتی کە نەیبوو بەڕێگەوە دەنووسینەوە. ڕێژی 16 دەکاتە چەند؟ دەکاتە 4 هەرزەڵاتی هیچی وەی تێدانی وەڵا گوناحە لەو پرسیارانە هەڵە بکەی. پرسیاری 7ەمان هەیە 108 لەسەر 49 ئەم پرسیارە هاتوتەوە لە نیشتمانی پێشتر دێن چی دەکەین؟ ڕاستەوخۆ ڕێگەکەی دەنووسینەوە. ڕاستەوخۆ ڕێگەکەی دەنووسینەوە. ئایا 108 ڕەجی هەیە؟ نەخێرنیتی کە نەیبوو دێن چی دەکەین؟ دوو ژمارەی وەردەگرین بکاتە 108 چەند جاران چەندمانەیە؟ 3 جاران 36 دەکاتە 108. هەروەها ئایا 49 ڕەجی هەیە؟ بەڵێ کەواتە ڕاستەوخۆ ژێرەکەی بنووسەوە کە دەکات چەندە 7 لەبەر چ 7مان نووسێت چونکە ڕەجی 49 دەکاتە 7. ئەو جارەی چمانێ لە سەرەی کردەکەی 3 جاران 36مان هەیە 36 ڕەجی هەیە بەڵێ ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6 کەواتە ئەو 6ەکەم نووسیەوە. ئەی سێ ڕەجی هەیە نەخێرنیتی کەواتە ڕاستەوخۆ بەڕێگەوە دەنووسینەوە کەواتە وەڵامەکەمان دەکاتە چەند؟ 6 ڕەجی 3 لەسەر 7. ئەو جارەی چمان هەیە؟ پرسیاری 8ەممان هەیە پرسیاری 6ەمیشمان حەل نەکرد 6ەمیش بە لێرە بنووسم. 6ەم هەڵێ چە؟ ڕەجی 6 لەسەر 49 ئەوش ئاسانە ڕاستەوخۆ 6 ڕەجی هەیە نەخێرنیتی کەنیتی بەڕێگەوە دەنووسینەوە. هەروەها 49 ڕێگەکەی دەکاتە چەند؟ دەکاتە 7. پرسیاری 8ەمیشمان هەیە 8ەم پرسیاری 8ەمیش با بنووسین هەڵێ چە؟ ڕەجی 240 لەسەر چەند؟ لەسەر 25 یەکسانە. ئێستا ڕاستەوخۆ تەماشاکە 25ەکە ئاسانە ڕاستەوخۆ ڕەجی لە وەرگێ دەکاتە چەند؟ دەکاتە 5 چمایە 240 ڕەجی نییە کەواتە دەبێت چ بکەین؟ دەبێت دوو ژمارەی وەرگرین کە بکاتە 240 بەمەرجێک ڕەجی هەبی یەک نەیبی 16 جارانی 15 یەکسانە 16 ڕەجی هەیە بەڵام 15 نیتی 5ەکەی وەک خۆ بنووسەوە 5ەکە بێمشکلەیە. ئایا 16 ڕەجی هەیە؟ بەڵێ دەکاتە چەند؟ دەکاتە 4 15ەکەش کە ڕەجی نەبی چ بکەین؟ ڕاستەوخۆ وەک خۆ دەنووسینەوە کەواتە وەڵامەکەمان دەکاتە چەند؟ 4 ڕەجی 15 لەسەر 5. ئەو جارێک چمان هەیە پرسیاری 9ەمان هەیە ئەڵێ چە؟ ڕەجی 512 لەسەر 25 ڕێگەکەی تەوزیع دەکەین جارێک لۆ ڕەجی 25 لۆ ژێرەی کردەکەی جارێکشی لۆ چە لۆ سەرەی کردەکەی. ئەو جا چ دەکەین؟ دێن دوو ژمارەی وەردەگرین لۆ 512 دەکەی کە یەک ڕەجی هەبی ژمارەیەکش ڕەگی نەبی بەڵام لێرە 512 کە لەوانەیە بڵێ زۆر گەورەیە ژمارەی وا گەورە نیشتمانی ناتەوەتەوە بەڵام هەر باسی دەکەم چەند جاران چەند؟ 2 جاران 256 دەکاتە 512 256 کە ڕەجی هەیە بەڵام دۆ ڕەجی نییە 25 ڕاستەوخۆ ڕەجی لە وەرگێ دەکاتە چەند؟ دەکاتە 5. ئەو جا دێن چی دەکەین؟ ڕێگەکەی تەوزیع دەکەین جارێک لەو 256ەکەی جارێک لەو دووەکەی 5ەکەش وەک خۆ دەنووسیەوە. ڕەجی 256مان دەکاتە چەند؟ دەکاتە 16. ئایا دوو ڕەجی هەیە نەخێر کەواتە بەڕێگەوە دەنووسینەوە 5ەکەش وەکو خۆیمان هەیە دەنووسینەوە. دێن چ دەکەین؟ ئەو جارەی پرسیاری 11مان هەیە ئەڵێ چە؟ ڕەجی 3 جارانی 12 لێرەش بە هەمان شێوە دوو ڕەگمان هەیە دەکاتە چە؟ دەکەینەوە یەک ڕەگ ئەو جا ئەنووسین چ؟ 3 جارانی 12 یەکسانە 3 جاران 12 دەکاتە چەند؟ دەکاتە 36 ڕەجی 36مان دەکاتە چەند؟ دەکاتە 6. پرسیاری 12 ئەڵێ چە؟ پرسیاری 12مان ئەڵێ چە؟ ڕەجی 5 لێکدانی ڕەجی 20 گوتمان چ دوو ڕەگمان هەیە ڕاستەوخۆ دەکەینەوە چ دەکەینەوە؟ یەک ڕەگ 5 لێکدانی 20 یەکسانە ڕێگەکەی وەک خۆ دەنووسینەوە 5 جاران 20 دەکاتە چەند؟ دەکاتە 100 یەکسانە. ئایا 100 ڕەجی هەیە؟ بەڵێ ڕەجی 100 دەکاتە چەند؟ دەکاتە 10. پرسیاری چەندەمان هەیە؟ پرسیاری 13مان هەیە بە هەمان شێوە پرسیاری 13 ئەڵێ چ؟ پرسیاری 13 ڕەجی
چوار ڕەجی چوار جاران ڕەجی شەش دوو ڕەگمان هەیە ڕاستەوخۆ دەکەینەوە یەک ڕەگ چارەکەی دەنووسینەوە لێکدانی شەشەکەی یەکسانە چوار ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە دوو ئەی شەش ڕەجی هەیە نەخیر کەواتە بەڕەگەوە دەنووسینەوە پرسیاری چواردەمان هەیە ئەڵێ چ چار ڕەجی دوو هەمووی بەتوانی دوو چار ڕەجی دوو هەمووی بەتوانی چەند هەمووی بەتوانی دوو هەر لێرە ئەو کەوانەیە هەیە هەمووی بەتوانی چەندە بەتوانی دووە واتە ئەو دووە لۆ ناوکەوانەکەی هەموویە هەرچی لە ناوکەوانەکەی بی ئەو دووە لۆویشە تەوزیع دەکەم ئەو دوی دەدەمە جارێک دەدەمە چارەکەی جارەکەش دەدەمە ڕەژی دووەکەی چارەکەی دەنووسمەوە جارەکە و تواندوو لە چارەکەی ئەو لە چارەکەی ئەو جارەش ئێرە چییە جارانەکەی ئەنووسمەوە ئەو جارە چ دەنووسم ڕەژی دووەکەی ئەنووسم جارەشیش ئەو تواندووە لۆ ڕەژی دووەکەی کەوانەشی لۆ دادەنێم هەر جوانتر و مسەقەفترە لۆی تووشی مشکلە نەبن ئەو جا ئەنووسم یەکسانە چار بەتوانی دوو واتە چ واتە چار جارانی چار دەکاتە چەند دەکاتە شاستە لێکدانی ها لێرە توان و ڕەگەم پێکەوە هاتی گوتم هەر کاتێک توان و ڕەگ پێکەوە هات بیچە پێکەوە ناحیوێنەوە دەبی چ بکەی دەبی کورتیان کێوەلگەیەکی تەنها چەند ماوە تەنها دوو ماوە ئەو جارەی 16 جاران دوش دەکاتە چەند دەکاتە 32 چیت کەمان هەیە پرسیاری 15مان هەیە کەڵێ ڕەجی دوو لێکدانی 6 یەکسانە دوو ڕەگمان هەیە کەواتە دەکەین یەک ڕەگ ئەڵێن دوو لێکدانی چەند لێکدانی 6 ئەڵێن یەکسانە دوو جاران 6 دەکاتە چەند دەکاتە 12 ئایا ڕاستە خۆ بەو شێوەیە وازی لێبینی نەخێر نابی بەو شێوەیە وازی لێبینی لەبەرچی چونکە توانی دووەکەی سادەکەی زیاتر بەڵێ کەواتە ئەڵێن یەکسانە دوو ژمارەی ببینەوە بکاتە 12 یەک ڕەگی هەبی یەک ڕەجی نەبێت چەند جاران چەند سێ جارانی چوار کەواتە ئەڵێم یەکسانە سێکە ڕەجی هەیە نەخێر کەواتە بەڕگەوە دەنووسیەوە چارەکە ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە دوو کەواتە دوو ڕەجی سێ دەبێتە وەڵام چمان هەیە لێرە بە هەمان شێواز ئەڵێ ڕەجی 18 لەسەر دوو ڕاستە خۆ بڵێ چ بکە ڕەگەکەی بنووسەوە بڵێ چە 18 دا بەشی دوو دەکاتە چەند دەکاتە 9 یەکسانە ڕەجی 9 دەکاتە چەند دەکاتە 3 چیتکەمان هەیە ڕەجی پرسیاری 17مان هەیە ئەڵێ چە ڕەجی 20 لەسەر 5 بامان شێوە ڕەگەکەی بنووسەوە بڵێ 20 دا بەش 5 دەکاتە چەند دەکاتە 4 یەکسانە ڕەجی 4 دەکاتە چەند دەکاتە 2 چیت کەمان هەیە پرسیاری 18مان هەیە پرسیاری 18 لێرە نووسین پرسیاری 18 ئەڵێ چە ڕەجی سی لەسەر چ لەسەر ڕەجی 6 یەکسانە ڕاستە خۆ ڕەگەکەی ئەنووسمەوە سیدا بە 6 دەکاتە چەند دەکاتە 5 لەوە زیاتر ناتوانین سادە بکەین کەواتە ئەو وەڵامی کۆتاییە پرسیاری چمان هەیە پرسیاری 19مان هەیە لێرە ئیزافێکەین پرسیاری 19 ئەڵێ چە ڕەجی 56 لەسەر ڕەجی 7 یەکسانە ڕەگەکەی دەنووسینەوە 56 دا بەش 7 دەکاتە چەند دەکاتە 8 ڕاستە خۆ لێرە وازی لێبینین نەخێر لەبەرچی چونکە 8ەکەی توانین زیاتر سادە بکەین بڵێ کەواتە دەین چ دەکەین ڕەگەکەی دەنووسینەوە دوو ژمارەی وەردەگرین بکات 8 چەند جاران چەند دوو جاران 4 دووەکە ڕەگی نییە بەڵام چوارەکە هەیەی کەواتە ئەڵێن چ دوو لێکدانی 4 دوو ڕەجی هەیە نەخێر کەواتە بەڕگەوە دەنووسیەوە 4 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە دوو کەواتە دوو ڕەجی دوو دەبێتە وەڵامی کۆتایی چیتکەمان هەیە پرسیاری 21مان هەیە ئەڵێ چە پرسیاری 21 یەکسانە ئەڵێ ڕەجی 75 دوو ژمارەی وەردەگری کە بکاتە 75 یەک ڕەجی هەبی یەک ڕەجی نەبێت چەند جاران چەند سێ جارانی 25 سێ جارانی 25 سێکە ڕەجی نیە بەڵام 25ەکە هەیەی یەکسانە ڕەگەکەی تەوزیع ناکەین لەو 25ەکە ڕاستەوخۆ ئەو هەنگاوی بە هەر کوتکەینەوە سێکە ڕەجی هەیە نەخێر کەواتە بەڕگەوە بنووسەوە 25ەکە ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 5 ڕاستەوخۆ بینە پێش ڕەگەکەی 5 ڕەجی ئینشەڵڵا و پرسیارانە لە شێوازی نیشتیمانی کە باسەکەین هەڵدەین ڕێگای خێرا بەکاربێنین پرسیاری 22مان هەیە
یەکسانە ئەڵێ چ ڕەجی 200 ڕەکەی ئەنووسینەوە ڕاستەخۆ دوو ژمارە وەرگێک بکاتە 200 ژمارێک ڕەجی هەبێ ژمارێک ڕەجی نەبێت چەند جاران چەند 100 جارانی 2 یەکسانە 100 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 10 ئەی 2 ڕەجی هەیە نەخێر کەنەی بوو بەڕێگەوە دەنووسینەوە ڕەجی 2 پرسیاری چەندمان هەیە پرسیاری 23 مان هەیە ئەڵێ ڕەجی 27 جارانی سێ ڕەکەی دەنووسینەوە ڕاستەخۆ ئەڵێ سێ جارانی 27 دەکاتە چەند دەکاتە 81 ڕەجی 81مان دەکاتە چەند دەکاتە 9 چی تکەمان هەیە پرسیاری 24 مان هەیە 24 ئەڵێ چ ڕەجی 15 لەسەر 64 ڕەجی 15 لەسەر 64 یەکسانە هەیە 15 ڕەجی هەیە نەخیر کەواتە بەڕێگەوە دەنووسینەوە 64 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 8 ئیدی هەموو زیاتر هەر یەک شێوازە پرسیاری چەندمان هەیە پرسیاری 25 مان هەیە پرسیاری 25 لێرە ئیزافە ئەەکەین پرسیاری 25 مان ئەڵێ چە پرسیاری 25 ئەڵێ ڕەجی 45 ڕەجی 45 لەسەر چەند لەسەر 4 دێن چی دەکەین سەرەتا چارەکە ڕەجی هەیە ڕاستەخۆ باوەی لە کۆڵکەینەوە ڕەجی چارەکەی دەکاتە چەند دەکاتە 2 ئەوجا چمان مایە 45 مان مایە دێن 45ەکە چ دەکەین دەبی دوو ژمارەی وەرگین بکاتە 45 ژمارێک ڕەجی هەبێ و هەروەها ژمارێک ڕەجی نەبێ چەند جاران چەند 5 جارانی 9 ڕاستەخۆ دووەکە لەژێر کەرتی ئەنووسینەوە ئایا 5 ڕەجی هەیە نەخێرنی تیکەنەی بوو بەڕێگەوە دەنووسیەوە 9 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 3 لەوەی زیاتر ناتوانی سادەی بکەین دێنە سەر پرسیاری چەندەمان هەیە پرسیاری سیوێکمان هەیە پرسیاری سیوێک ئەڵێ 3 ڕەجی 5 لێکدانی 5 ڕەجی 3 ڕەجی 6 لێکدانی 5 ڕەجی 6 یەکسانە ئەو پرسیارش پێشراتەوە لە نیشتیمانی ڕاستەخۆ چ دەکەین ئەو سێیە لێکدانی ئەو 5 دەکەین ئەو 6 جارانی ئەو 6 دەکەین واتە ژمارە جاران ژمارە ڕەک ژێڕەک جارانی ژێڕەک 3 جارانی 5 دەکاتە چەند دەکاتە 15 لێکدانەکەی دەنووسینەوە ئەو جارەی ڕەجی 6 جارانی ڕەجی 6 هەر کاتێک دوو ژێڕەجی وەکو یەک جاران کرد ڕاستەخۆ ژێڕەکەی بنووسەوە ڕەجی 6 جاران ڕەجی 6 دەکاتە چەند دەکاتە 6 لەبەرچی چونکە ئەڵێ ڕەجی 6 جاران ڕەجی 6 دەکاتە ڕەجی 36 ڕەجی 36 دەکاتە چەند دەکاتە 6 بەڵام تۆ ڕاستەخۆ ژێڕەکەی بنووسەوە پێویست ناکە درێژیکەوە ئەو جاری ئەڵێ 6 جارانی 15 دەکاتە چەند دەکاتە 9 ئەمە پێشترهاتوو لە نیشتیمانی هەروەها پرسیاری چکەمان هەیە ئەڵێ 4 ڕەجی 7 بەتوانی 2 پرسیاری چەندەوە پرسیاری 32 پرسیاری 32 4 ڕەجی 7 بەتوانی 2 مانەیە پرسیاری 32 4 ڕەجی 7 بەتوانی 2 دێن چ دەکەین کەوانێکمان هەیە بەتوانی 2 ئەو تواندووە لۆ هەموو ناوکەوانەکەی جارێک لۆ چارەکەیە جارێک لۆ هەفتەکەیە چارەکەی ئەنووسینەوە جارەکە و تواندووە لۆ چارەکەی لێکدانە کەواتە لێکدانەکەش دەنووسینەوە تشمان مای لێرە ڕەجی 7 ئەو ڕەجی 7 جارەکە و توانش لۆ ڕەجی 7 وە جوانتر و ڕێکترەکەوانەی لۆدانین ئەڵێن 4 تواندوو دەکاتە چەند وەتە 4 جارانی 4 دەکاتە چەند دەکاتە 16 لێکدانەکەی بنووسەوە چمان هەیە لێرە ئادیسان ڕەگ و توانمان هەیە بێکەوە هەر کاتێک ڕەگ و توانمان دیت کورتەکەینەوە لەگەر یەک دەکاتە چەند دەکاتە 7 جاران 16 دەکاتە چەند دەکاتە 112 کەواتە ئەو شۆڵامی کۆتایی چیت کەمان هەیە پرسیاری ئەو پرسیاری 32 پرسیاری 39 مان هەیە پرسیاری 39 باز دەکەین 39 لە پرسیاری 39 وێنەشی داینەمە وێنەکەی با بکەین وێنەی سێ گۆشەیەەکە ئەوەش وێنەی سێ گۆشەکە ئێرە ئەڵێ چەند ئەو لای ئەڵێ 9 مەترە ئەو لای دەڵێ 6 مەترە
لێرە گۆشە وەستاومان هەیە ئەڵێ ئەوە وێنەی پارچە زەویەکی کێڵگەییە ئەڵێ چ داوای لایەنا دیارەکەی کردیە ئەو دوولایە دای تێماڵی چەندە لێرە ئەڵێ 9 مەترە لێرە شەڵی چەندە 6 مەترە ئەڵێ ئەو لایە بدۆزە و بە سادەترین شێوە بینوسە لێرەمە هەر کاتە کسێ گۆشەمان هەبوو کار کاتە گۆشەیەکی وەستاوت لۆ دروست بوو ئەوە بە یاسای فیساگۆڕس شیکاری دەکەین بەرامبەر گۆشە وەستاوەکە هەمیشە دەبێتە چە بەرامبەر گۆشەی وەستاو ئێرە پێوترێت ئێرە پێوترێت ژێ ئەوانش چنە ئەوانە لانە یاسای فیساگۆڕس ئەڵێ چە ژێ تواندوو ئەو یاسایە مهمە چونکە زۆر پێویست پێ ئەبی لە بەشی پێنجەم وانەی دووەم ژێ بە توانی دوو یەکسانە بە چە لا تواندوو زایدن لە بەتوانی دوو ئەو یاسای مهمە و ئیشت پێدەوی ئەوجار لە خۆلێرە بە ئاخری فێر بە لە ئەوەی لە بەشی پێنجەم سوود لێ ببینێ ئەمە ئەو ژێ بەچ دادەنی گریمان سینە سین بەتوانی دوو یەکسانە لایەکان چمان هەیە لایەکان لێرە ئەو لایەمان چەندە نۆیە کەواتە ئەنووسین نۆ بەتوانی چەند بەتوانی دوو زایدەن ئەو لایەکەیمان چەندە شەش بەتوانی دوو سین تواندۆکەی وەک خۆ ئەنووسینەوە نۆ بەتوانی دوو واتە نۆ زارانی نۆ دەکاتە چەند دەکاتە هەشتا و یەک زائیدەن شەش بەتوانی دوو واتە شەش زارانی شەش دەکاتە چەند دەکاتە سی و شەش سین بەتواندۆکەی دەنووسینەوە یەکسانە هەشتا و یەک کۆ سی و شەش دەکاتە چەند 170 لێرە چمان هەیە تواندومان هەیە دەبی خۆمان لەو تواندوی ڕزگارکردن بە وەرگرتنی چە بە وەرگرتنی ڕەگ لۆ هەردوولە بە وەرگرتنی ڕەگ لۆ هەردوولە لێرە چمان هەیە سین بەتوانی دوو ئەوە ڕەگەکەمان لە وێرە وەرگرت جاران ئەو جارش لۆ 170ەکەی ڕەژی دووجای وەردەگرین توانێک لەگەڵ ڕەکەی دەڕۆ ڕاستەوخۆ چ دەمینێتەوە سین دەمینێتەوە یەکسانە ڕەژی حەڤدە ناتوانانی ڕاستەخۆ بەجێی بەڵی ئاگادار بە دەبی چ بکەی دەبی دیسان سادە بکەی دوو ژمارە وەردەگری کە یەک ڕەژی هەبی یەک نەیبی بکاتە 170 چەند جاران چەند 9 جاران 9 جاران 11 9 جارانی 13 9 جارانی 13 ڕەژی نیە بەڵام نوێکە ڕەژی هەیە یەکسانە ئەڵێ 9 ڕەژی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 13کەش ڕەژی نییە کەواتە ئەو لایەمان چەندە پرسیاری 42 43 44مانەیە کە ئەوانە پرسیاری گرنگن پرسیاری 43 لە نیشتیمانی هاتۆتەوە پرسیاری 44ش بەهمان شێوە هاتۆتەوە ئەڵێ ڕووبەری هەرێک لەم شێوە ئەندازایانە بدۆزەوە ئەڵێ چە پرسیاری 42 وێنێکی لاکێشەی دایتەمە ئەڵێ ڕووبەرەکەی بدۆزەوە ئەمە یاسایەکمان هەیە یاساکەمان چی ئەڵێ چە ڕووبەری لاکێشە سانە درێژی جارانی پانی درێژەکەمان ڕەژی 5 پانێکەشمان 6 ڕەژی 2 ناقسەن 2 لێرە شکاری ئەەکەین درێژەکەمان چەندە ڕەژی 5 درێژی ڕەژی 5 پانی دەکاتە چەند پانێکەمان چەند بوو 6 ڕەژی 2 6 ڕەژی 2 ناقسەن 2 6 ڕەژی 2 ناقسەن 2 ئەڵێن چە یاساکمان هەیە ڕووبەری لاکێشە یەکسانە بە چ درێژی لێکدانی پانی دەی درێژەکەمان چەندە درێژەکەمان ڕەژی 5 پانیەکەمان چەندە جاران پانیەکەمان 6 ڕەژی 2 ناقسەن 2 لەناو کەوانەی دادنین تەنها چ دەکەین لێکدانیان دەکەین یەکسانە ڕەژی 5ەکەی جارێک جارانی 6 ڕەژی 2 دەکەین جارێکی جارانی چەند دەکەین جارانی 2 لێرە لە تەنیش ڕەژی 5ەکە چم هەیە هیچ هاوکۆڵکێکم هەیە هاوکۆڵکە چەندە یەکە ئەو ژمارانەی تەنیشت ڕێگەکان پێیانەوترێت چ ئاگادار بە هاوکۆڵکە ئێستا لێرە یەک هاوکۆڵکەیە بەڵام نەنووسرا یەک جارانی 6 دەکاتە چەند هەر دەکاتەوە 6 ئەو جار ڕەژی 5 جارانی ڕەژی 2 دەکاتە چەند دەکاتە ڕەژی 10 کو دەکاتە ڕەژی 10 ئەهامە گوتمان چە ڕەژی 2 لێکدانی ڕەژی 5 ئەها دوو ڕەگە دەکەینەوە چەند دەکەینەوە یەک ڕەگ 2 جارانی 5 2 جارانی 5
یەکسانە ڕەگەکەی دەنووسین و 2005 دەکاتە چەند دەکاتە 10 بەو شێوەیە دەکاتە 10. ئەو جارێ چمان هەیە ناقسەکەی دەنووسینەوە 1 جارانی 2 هەر دەکاتەوە 2. ڕەجی 5 ئایا هیچ ڕەجی 5 ڕەگەکمان هەیە لێرە جارانیکەین نەخێر وەک خۆ دەنووسینەوە ئاگادار بە دەڵی ڕەجی 5 جارانی 2 دەکاتە ڕەجیدا لەبەر چونکە لێرەوە ژمارەیە ناتوانین جارانیژە ڕەجی بکەین تەنها توانین جارانی چ بکەین ئەوەی ژمارەی تەنیش ڕەگەکەی ئێستا لێرە یەکم 1 جاران 2 دەکاتەوە 2 ڕەجی 5 جاران هیچ ڕەگەکەم نیە لێرە جارانکەم بکەوەتەوە خۆ دەنووسمەوە کەواتە وەڵامەکەم دەبێتە چەند 6 ڕەجی 10 ناقسەن 2. ئەوە پرسیاری چەندمان پرسیاری 42. ئەو پرسیاری 43مان هەیە بە هەمان شێوە داوای چ دەکا ڕووبەری لاکێشە ڕووبەری لاکێشە یاساکەی دەکاتە چ درێژی جارانی پانی درێژەکانی دەیە چەندە ڕەجی 6 لەگەر 2 ڕەجی 3 درێژەکەمان چەندە 2 ڕەجی 3 لێکدانی پانێکەمان چەندە ڕەجی 6 ڕەجی 6 دەین چ دەکەین تەنها لێکدانیان دەکەین لێرە ئەو ژمارەی تەنیش ڕەگەکان گوتمان چی هاوکۆڵکە ئێستا و 2 هاوکۆڵکەیە ئەتی لێرە چەندمان هەیە لێرە یەکمان هەیە ئەگەر هیچ نەنووسراوە یان یەک ژمارە جاران ژمارە 2 جاران 1 دەکاتە 2 ئەو جا لێکدانی دەنووسم ژێڕەک جارانی ژێڕەک ڕەگەکەی دەنووسمەوە چ خۆ ئەڵێم چ 3 جارانی 6 دەکاتە چەند دەکاتە 8 ڕاستەوخۆ بۆ شێوە وازی لێ نەینی ئاگادار بە دەبێت بکەی زیاتر سادە بکەیت لەبەرچی چونکە 2 ژمارە هەیە کە بکاتە 8 1 ڕەجی نەویەک نەیبی بڵێ کەواتە ئەڵێم 2 ڕەجی چەند جارە چەند دەکاتە 8 2 جارانی 9 یەکسانە دووەکە وەکو خۆ ئێرە لێکدانەکەی ئەنووسم ئایا 2 ڕەجی هەیە نەخێر نیەتی کەواتە ڕەجی دووەکەی وەک خۆ ئەنووسمەوە 9 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 3 لێرەش دەکەی وەرە و 2 ژمارەی لێکدان کە 2 جاران 3 دەکاتە 6 ڕەجی دووەکەش وەک خۆ ئەنووسیەوە کەواتە و وەڵامەکەمان دەکاتە چەند دەکاتە 6 ڕەجی 2. هەروەها پرسیاری 44مان هەیە پرسیاری 44 ڕووبەری چارگۆشەشی دایتەمە ڕووبەری چارگۆشە ئەوە وێنەی چوارگۆشەیە کەواتە ئەڵێن ڕووبەری چوارگۆش دەکاتە چ لا جارانی لە دێن چ دەکەین لایەکان لێکدانی تری دەکەین لایەکە چیە لایەکەن ئەڵێ 6 ڕەجی 5 6 ڕەجی 5 6 ڕەجی 5 ئەو لە نیشمانی هاتەوەتەوە ئاگادار بە پێشتر 6 ڕەجی 5 دێن چ دەکەین گوتمان ژمارە جاران ژمارە ژێڕەک جارانی ژێڕەک 6 جاران 6 دەکاتە چەند دەکاتە 36 لێکدان ڕەجی 5 جاران ڕەجی 5 گوتم ئاگادار بەگەر 2 ژێڕەبی وەکو یەکت هەبوو لێکدانیان کەی تەنها ژێڕەکەی بنووسەوە چەندە 5 یەکسانە 5 جاران 36 دەکاتە چەند دەکاتە 180 کەواتە ڕووبەرەکەم چەند بوو ڕووبەرەکەم 180. پرسیاری چەندمان هەیە ئەمجارە پرسیاری 49مان هەیە کە ئەڵێ چ ئەم پرسیارەش پێشتر هاتووتە لەو نیشتیمانی ئەڵێ کام بەڕ بە سادەترین شێوە نووسراوە مەبەستی لەمە چیە ئەڵێ کام لەم ڕێگانە بە سادەترین شێوە نووسراوە واتە لەوە زیاتر ناتوانم سادەی بکەم ئێستا دێم لەو هەرێکێک لەو ڕێگانە ئەگەر توانیم سادەی بکەم نابێتە وەڵام ئەدی چ ئەڵێ کام بەڕ بە سادەترین شێوە نووسراوە واتە لەوە زیاتر ناتوانم سادەی بکەم ئێستا بزانم ئەوەی توانم سادە بکەم ڕەجی 49 ڕەجی 49 زیاتر سادەبی بەڵێ دەکاتە چەند دەکاتە 7 کەواتەوە نابێتە وەڵام لەبەر چونکە ئەوە سادە بوو من وەڵامەکەم ئەوەی کە سادە نەبی ئەی 48 ڕەجی هەیە نەخێر نیتی بەڵام ئەتوانم بژمارە وەرگم کاتە 48 ڕەجی هەبی یەک نەیبی بەڵێ چەند جاران چەند 3 جارانی 16 3 جارانی 16 ئەوش توانیم سادە بکەم کەواتە ئەوش نابێتە وەڵام ئەی دالەکە ڕەجی 36 دەکاتە چەند دەکاتە 6 ئەوش توانیم سادە بکەم بەڵام ئەوش نابێتە وەڵام ڕەجی 35م هەیە 35 ڕەجی هەیە نەخێر ئایا ئەتوانیت ژمارە وەری بکاتە 35 نەخێر بە هەمان شێوە کەواتە ئەوە لە هەمووان چیە سادە ترە. ئەو جارێ چمان هەیە پرسیارشکەمان هەیە پرسیاری 5مان هەیە ئەڵێ چ ئەنجامی لێکدانی چ بدۆزە و ئەنجامی لێکدانی 3 ڕەجی 5 3 ڕەجی 5 فاریزە ڕەجی 15 ئەنجامی لێکدان بەخۆ ئەڵێ ئەنجامی لێکدان لێرە لێکدانەکەی لۆ نووسی چەندها فاریزای کردێ کەواتە تو مادەم ئەڵێ ئەنجامی لێکدانەکەی لۆ خۆ نووسە
ڕەجی 15. دێن چ دەکەین لێرە هەش گوتمان ژمارە جاران ژمارە ژێڕک جاران ژێڕک سێ جارانی ئێرە چەندە یەکە کەواتە سێ جارانی کە دەکاتەوە سێ ڕێگەکەی دەنووسمەوە 5 جاران 15 دەکاتە چەند دەکاتە 75. ئەگەر لێرە دقەتدەی ئەو وەڵامە لە هەڵبژارنەکاندا نییە کەواتە وەرە زیاتر سادەکە سێکەی بنووسەوە دوو ژمارە وەرگرت بکاتە 75 یەک ڕەجی هەبێ یەک نەیبی چەند جاران چەند سێ جارانی 25 25ەکە ڕەجی هەیە بەڵام سێکە نیتی سێکەی وەک خۆمە نووسمەوە لێکدانی 25 ڕەجی چەند دەکاتەوە 5 کەواتە ڕاستەوخۆ بێڕێک دەنووسمەوە ئەی سێ ڕەجی هەیە نەخێر کەواتە بەڕێگەوە دەنووسمەوە سێ جاران 5 دەکاتە 15 ڕەجی سێ وەرە لە هەڵبژارەکان تەمەشاکە 15 ڕەجی سێ کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. لێرە هاتینە کۆتایی پرسیاری ڕاهێنان کە لێرە هەموو پرسیارەکانمان شکار کرد بزانین لەم بابەتە پرسیار بە چ جۆرەک دێتەوە. پرسیاری نیشتمانی لەم وانەیە ئەڵێتە دوو سەعادەتەنیان ئەڵێت ئەنجامی لێکدانی دوو ڕەگە دەداتێ لەو منەڵی ڕەجی 5 جاران ڕەجی 7 جامهیم بەو شێوەیە پرسیارەک ئەڵێ ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەیە یاخود ئەڵێ سادەکردنی چ ئەم دوو ژمارە بە شێوەی کەرت دەداتێ یاخود ئەڵێ چ ڕەگەک دەداڵاتێ ئەڵێ چ سادە بکە یاخود شێوازەشکەش ئیسافەکە یاخود ئەڵێ چ ڕووبەری فڵان شێوە ئەندازەیە بدۆزەوە یاخود ئەڵێ چ داوای درێژی لای سێ گۆشەیەکت لێکە کە بە یاسای ئەوە شکارمان کرد یاسای فیساگۆڕس ڕوادەی هەندێک پرسیاری نیشتیمانی باسەکەین لێرە کە پێشتر هاتوونەتەوە لە نیشتیمانی پرسیاری یەکەممان هەیە پرسیاری یەکەم ئەڵێ چ لێک بدە و سادە بکە ئەم پرسیارە 2020 هاتۆتەوە 21 خولی نازام چەندە مەسمی ماتۆتەوە پرسیاری یەکەم ئەڵێ چ ڕەجی دوو لێکدانی ڕەجی 18 ئەڵێم سێ یەکسانە دوو ڕەگم هێوانی ئەرقەمە چەکەمە یەک ڕەگ ئەو جاورە چ بکە ژێڕەکان جاران کە دوو جاران هەژر دەکاتە چەند دەکاتە 36 ئایا ڕەجی 36 دەکاتە چەند دەکاتە 6 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری دووەم هەیە ئەڵێ چ بە هەمان شێوە کام ئەنجامی کام بەر بە سادەترین شێوە نووسراوە ئەوە تازە شکارمان کرد چەندە ڕەجی 35 چونکە ئەوان هەمویان سادە بن تەنها ئەو سادە نابی. پرسیاری سێمان هەیە بە هەمان شێوەش باسمان کرد ئەڵێ ئەنجامی لێکدانی سێ ڕەجی 6 لێکدان 5 ڕەجی 6 دەی چ دەکەی ژمارە جاران ژمارە سێ جاران 5 دەکاتە چەند دەکاتە 15 ڕەجی 6 جارانی ڕەجی 6 لێکدانەکەی با بنووسمەوە ڕەجی 6 جاران ڕەجی 6 گوتم هەر کاتێک دوو ژێڕەجی وەکو یەکم هەبوو تەنها ژێڕەکەی بنووسەوە 15 جاران 6 دەکاتە چەند دەکاتە 90 کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری چارم ئەڵێ چ ئەنجامی ڕەجی 108 لەسەر 25 لێرە چ دەکەین لێرە تەمەشاکە سوود لە هەڵبژارنەکان وەرگرە لۆ خۆت ئێستا من چونکە ژێری کردەکەم ئاسانە ئەڵێ چ ڕەجی 25 کەواتە دەکاتە ڕەجی 5 ڕەجی 25 دەکاتە چەند دەکاتە 5 کەواتە وەرە هەر ژێرکردێک 5 نەبوو تەرچکە ئێستا لێرە چەندە 5 کەواتە ئەکرێ بیتە وەڵامی ڕاست هێر چەندە ژێری کردەکە ڕەجی 5 کەواتە ناکرێ بیتە وەڵامی ڕاستەوە ڕاست خۆتەرەکە لێرەش 5 لێرە چیە ڕەجی 5 ئەوش تەرکە کەواتە ئەمە توانیمان چ لابەرین دوو هەڵبژاردن لۆ خۆت لابەری تەنها دوو هەڵبژاردنمایە ئەو جا لێرە چ بکە ئەو ژمارە پێش ڕەگەکەی لێرە چیە چەندە 6 ئەو شەی جارانی خۆیکەوە 6 جاران 6 دەکاتە چەند دەکاتە 36 ئەو 36 جارانی ناو ڕەگەکەیکە ئەگەر کردی 108 دەبێتە وەڵامی ڕاست ئەگەر نەیکردە 108 نابێتە وەڵامی ڕاست 36 جارانی سێ دەکاتە چەند دەکاتە 108 کەواتە ڕاستە خۆ ئەبیتە وەڵامی ڕاست. پرسیاری پێنجەمانێ ئەڵێ سادەکردنی کام لەمانەی دێن هەڵەیە چی کردی لەم پرسیارە چوار هەڵبژارنی دایتت و ڕێگەکانی دایتت و بە وەڵامەوە سێ لەو ڕێگانە بە تەواوی لۆ شکار کردی یەک لەو ڕێگانە بە هەڵە لۆ شکار کردی چ دەکەین دێین بە ڕێگەی خێرەش باز دەکەین دیسان گوتمان چە تەنیش ڕێگەکەی چەندە 6 جارانی خۆیکەوە 6 جاران 6 دەکاتە 36 ڕاستە خۆ جارانی ناو ڕێگەکەیکە ئەگە کردیە 72 ئەوە تەواوی شکار کردیە
لێرە ڕەجی 72 دایتە دوو ئاگادار بە ئەڵێ ئەنجامەکەی دەکاتە چەند 6 ڕەجی 2 بزانین وێ ئایا ئەنجامەکەی دەکاتە هەند 36 جارانی دوو دەکاتە چەند دەکاتە 72 بەڵێ دەکاتە 72 بەڵام من ئەو وەڵامم ناوێت لەبەر چون کە وەڵامە بە ڕاستی شکار کردیە ئەمن وەڵامەکە چم دەوێت وەڵامە هەڵەکەم دەوێت پرسیاری هەڵبژانی بیم هەیە ڕەجی 75م هەیە چ دەکەم دیسان پێنجەکەی جارانی خۆیکەوە 5 جاران 5 دەکاتە 25 25ەکەی جارانی سێ کە دەکاتە 75 بەڵێ کەواتە ئەوش بە ڕاستی شکار کردووە سیم هەیە ئەڵێ چە ڕەجی 24 ئەڵێ چە ڕەجی 24 ئەڵێ ئەکاتە دوو ڕەجی 6 ئەنجامەکەی دێم چ دەکەمە دوو جارانی خۆیکەوە دەکاتە چەند دەکاتە 4 جاران 6 دەکاتە 24 کەواتە ئەوش بە ڕاستی شکار کردەوە ئەمە چم دەوێ وەڵامە هەڵەکەم دەوێ ئەڵێتە من چە لە دی ئەڵێتە من ڕەجی 20 ئەنجامەکەی دەکاتە چەند 5 ڕەجی 2 وەرە بزانین دەکاتە 5 ڕەجی 2 پێنجەکەی لێکدانی خۆیکەوە دەکاتە 25 جاران 2 هەیە دەکاتە 20 نەخێر کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری شەشەممان هەیە ئەڵێ چە ڕووبەری چوارگۆشەی بەرامبەر بدۆزەوە تازە شکارمان کرد چ دەکەی لێرە ڕووبەری چوارگۆشە یاساکەی چ بوو لاجاران لە تەنادەی چ دەکەی 6 ڕەجی 5 لێکدانی 6 ڕەجی 5 دەکەی 6 جاران 6 دەکاتە چەند دەکاتە 36 لێکدانی ڕەجی 5 جاران ڕەجی 5 گوتم ئەگەر دوو ژێر ڕەجی وەکو یەکتە بوو تەنها ژێڕەکەی بنووسەوە 5 جاران 36 دەکاتە چەند دەکاتە 180 کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست دێنە سەر هەندێک پرسیاری تر پرسیاری هەفتەممان هەیە ئەویش چیە ڕەجی 75 توانین بە ڕێگای خێرا باسی بکەین یان دێن ڕێگاکەیت کە بەکاردین ڕێگە زانستەکەی ڕەجی 75 ڕەجی هەیە نەخێر کەواتە دوو ژماری وەردەگری بکاتە 75 ژمارێک ڕەجی هەبی ژمارێک ڕەجی نەبێت چەند جاران چەند سێ جارانی 25 یەکسانە سێ ڕەجی هەیە نەخێر کەواتە بەڕێگەوە دەنووسمەوە ئایا 25 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 5 کەواتە وەڵامەکەم دەکاتە 5 ڕەجی 3 کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست ئەوە بە ڕێگەیەک ڕێگای دووەم چ دەکەین سوود هەڵبژانەکەن وەردەگرین دووەکەی جارانی خۆیکەوە دەکاتە چەند دەکاتە 4 چارەکەی جارانی ناو ڕێگەکەیکە 4 جاران 5 دەکاتە چەند دەکاتە 20 لێرە چەندمانەیە 75 کەواتەوە نابێتە وەڵام وەرەسی تاقیەوە دوو جاران دوو دەکاتە چەند دەکاتە 4 چارەکەی جارانی ناو ڕێگەکەیکە ئەگەر کردی 75 ئەوە دەبێتە وەڵام 4 جاران 5 20 لێرە چەند 75 کەواتە نابێتە وەڵام دیەکەش نابێتە وەڵام وەرە بیەکەی تاقیکەوە 5 جاران 5 دەکاتە چەند 25 25 جاران 3 75 کەواتە ئەو وەڵامی ڕاست ئەو جاگەر هاتەوە یان بەو شێوازی شکارکە یان بەو شێوازی چیت کەم هەیە ئەنجامی لێکدانی 3 ڕەجی 5 جاران ڕەجی 15 ئەوش تازە شکارمان کرد کە دەکاتە 15 ڕەجی 3 چیت کەمان هەیە ئەنجامی سادەکردنی 4 ڕەجی هەفتەمووی بەتوانی دووەشمان شکار کرد گوتمان توانەکە جارێک لۆ دووەکەیە لۆ چوارەکەیە توان دووەکە جارێک لۆ ڕەجی هەفتەکەیە 4 بەتوانی 2 لێکدانی ڕەجی 7 بەتوانی 2 توان دووەکەمان دابەش کرد لە هەردووچی بەکەوانەی لۆدانین یەکسانە 4 بەتوان 2 دەکاتە چەند دەکاتە 16 لێکدانی توان لەگەڕە کورتە بیتەوە دەکاتە چەند تەنها 7 دەمێنێتەوە لێکدانی کەی دەکاتە 112 ئەڵێ چ پرسیاری دێم ئەنجامی لێکدانی ڕەجی 180 سوود لە هەڵبژانەکان وەردەگرین دێن چ دەکەین لێرە ئەی دەست پێ دەکەین هەشتەکەی جارانی خۆیکەوە 64 ئایا 64 جاران 5 دەکاتە 180 نەخێر نابێتە وەڵام بیتاقیەوە 6 جاران 6 دەکاتە چەند دەکاتە 36 36 جارانی 5 بکە دەکاتە 180 بەڵێ کەواتە بی وەڵامی ڕاستە پرسیاری 11مان هەیە ئەڵێ چە لێک بدە و سادە بکە ڕەجی 3 جاران ڕەجی 48 یەکسانە ڕێگەکەی دەنووسینەوە سێکەی جارانی چ بکە جارانی 48کەی بکە 3 جاران 48 دەکاتە چەند 144 ڕەجی 144 دەکاتە چەند دەکاتە 12 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 12مان هەیە ئەڵێ ڕەجی 2 لێکدانی ڕەجی 6 یەک ڕێگەی دەنووسینەوە چونکە دوو ڕێگە لێرە کەواتە یەک ڕەجی دەنووسینەوە دوو جارانی 6 دەکاتە چەند دەکاتە 12 ئەیە 12 لە وەڵامەکان هەیە نەخێر
دەبی چ بکەی دەبی سادە بکەی دوو ژمارە وەرگری بکاتە 12 یەک ڕەجی هەبێ یەک ڕەجی نەبێت چەند جاران چەند سێ جارانی 4 یەکسانە سێ کە ڕەجی نییە وەکو خۆ ئەنووسینەوە 4ەکەش ڕەجی هەیە دەکاتە چەند دەکاتە 2 دێنە سەر پرسیاری 13مانەیە پرسیاری 13 ئەڵێ چ ئەنجامی 18 لەسەر ڕەجی 2 دێن چی دەکەین ڕاستەوخۆ ڕەگەشی دەنووسین 18 دابەش دەکاتە چەند دەکاتە 9 ڕەجی 9مان دەکاتە چەند دەکاتە 3 کەواتە سیمان دەبێتە وەڵامی ڕاست چمان هەیە ئەڵێ سادەکردنی ڕەجی 20 پرسیاری 4دا وەرە سوود لە چ بۆرگرێت لە هەڵبژارنەکان لە ئەی دەست پێ دەکەین گوتمان تەنیش ڕەگەکەی جارانی خۆی کەەوە 2 جاران دەکاتە چەند دەکاتە 4 ئەو جار لێکدانی ناوڕەگەی کە گەرکردە ژێر ڕەگەکە دەبێتە وەڵام کەواتە 4 جارانی 5 دەکاتە چەند دەکاتە 20 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 15مان هەیە ئەڵێ دابەش بکە و سادە بکە ئەو پرسیارانە زۆر ئاسانن ڕەجی 100 لەسەر دە دەیکەی وەک خۆ بنووسەوە ڕەجی 100 دەکاتە چەند دەکاتە 10 دە لەگە دەی دەڕوتەنە چ دەمێنیتەوە 1 یاخود بڵێ دە دابەش دەکاتە 1 کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 16 هەیە بە هەمان شێواز وەرە سوود لە هەڵبژارنەکان وەرگرە لە ئەی دەست پێ دەکەین تەنیش ڕەگەکەی جارانی خۆیەکەوە و جارانی ناوڕەگەکەیکە 10 جاران دەکاتە 100 جارانی 2 دەکاتە چەند دەکاتە 200 ژێڕەکە دەرچۆلۆ بەڵێ کەواتە 16 وەڵامەکەی ئەیە چمانی پرسیاری 17مان هەیە بە هەمان شێوە سوود لە هەڵبژارنەکان وەردەگرین وەرە دووەکەی جارانی خۆیکەوە 2 جاران 2 دەکاتە 4 4 جاران 5 دەکاتە 20 لێرە 20 هەیە نەخێر نابیتە وەڵام 3 جاران 3 دەکاتە 9 9کە جارانی خۆی ژێڕەکەی کە 9 جاران 3 27 لێرە چەند مێت ئەوش نابیتە وەڵام ئەو جارە سی تاقیەوە 5 جاران 5 دەکاتە 25 25 جارانی 3 75 چەندە لێرە چلە نابیتە وەڵام چمانەیە ئەو جارە هەڵێ دی دووەکەی جارانی خۆیکەوە دەکاتە چەند دەکاتە 4 جاران دەکاتە چل کەواتە بڕۆ خۆتی مامە دی دەبێتە وەڵامی ڕاست ئەو جارەی چمان هەیە پرسیاری 18مان هەیە قوتابی بەڕێز لێرە ئەڵێ چە ڕەجی 25 لێکدانی ڕەجی 4 25 ڕەجی هەیە بەڵێ دەکاتە چەند دەکاتە 5 لێکدانەکەی بنووسە ئەو جارەی چمان هەیە ڕەجی 4مان هەیە ڕێی 4 دەکاتە چەند دەکاتە 2 جاران 5 دەکاتە چەند دەکاتە 10 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست هەروەها چمان هەیە پرسیاری 19مان هەیە ڕەجی 6 لێکدانی ڕەجی 4 ڕەجی 4 دەکاتە چەند دەکاتە 2 ڕەجی 6 دەکاتە چەند ڕەجی نییە و ناتوانین سادەش بکەین کەواتە وەک خۆ نووسینەوە 2 ڕەجی 6 پرسیاری 20مان هەیە کۆتا پرسیارە ئەڵێ ڕەجی 5 لێکدانی ڕەجی 20 ڕەگەکەی دەنووسینەوە 5 جاران 20 دەکاتە چەند 100 ڕەجی 100 دەکاتە چەند دەکاتە 10